لە هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین دەکەین کە بەردەوامی هەیە و ئەم ڕووداوانە ڕۆژ بە ڕۆژ لێکدانەوە و هەروەها هەواڵی جیاوازی لەسەر ئەکرێت و ڕووداوەکانیش کاریگەریەکانیان جیاوازترە بێت ڕۆژ بە ڕۆژ ڕووداوەکان بردومانەکان زیاترە بێت دانوستانەکان زیاترە بێت ئەمانەوێت لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەمان کە لە ستۆدیۆکانی هەولێرەوە ڕاستەخۆ لەگەڵمانە میوانداری بەهرۆز جعفەر چاودێری سیاسیمان کردووە کاک بەهرۆز بەیانیت باش بێت ئەمانەوێت پێمان بڵێیت دوا پێشهاتەکان لەسەر دۆخی ئۆکراین و هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین چیمان پێڵێن؟ بەیانیتان باش ئەم بەیانیە و هەموو بەیانەکانی دیکەشتان هەر باش بێ. زۆر سپاس. سپاس لەوا قاداوا بزانم مانگونی و یەک پێش ئێستا بوو هەر لەم بەرنامەیەوە باسمان لەوە کرد کە ئەم جەنگە هەڵە گیرسێ باسیشمان لەوە کرد کە نرخی نەود ئەگاتە نزیکەی $120 و کاتە بە $83 بوو ئەمڕۆ $110 تێپەڕاندووە ئاکامەکانی ئەم شەڕە باسیشمان لەوە کرد وتمان ئەم جەنگی دوو دەوڵەت نییە دوو دەوڵەتی هاکەزایی یان دوو دەوڵەتی ئاسایی نییە ئێستا حاڵی حاضر چەندین دەوڵەت هەیە کێشەیان هەیە تورکیا لەگەڵ قوبرس کێشەی هەیە 40 ساڵە میسر و ئەسیوبیا کێشەیان هەیە چین و تایوان کێشەیان هەیە ئەمریکا و فەنزەویلا کێشەیان هەیە بەڵام ئەم جەنگە وتمان جەنگی دوو کەلتوری جیاواز دوو شارستانێتی جیاواز دوو کیشوەری جیاواز ململانەیە کە درێژەی هەیە چەند زیاتر لە 40 ساڵە درێژەی هەیە لە نێوان لە دوای یعنی لە 40 ساڵ درێژەیە بۆ لە دوای جەنگی جیهانی دۆمەوە تاوەکو جەنگی سارد لە دوای جەنگی ساردیشەوە ئەم بە جۆرێک لە جۆرەکانە ململانیانە سەری هەڵداوەتەوە ئێستا ئەم جەنگە سەری هەڵداوەکو جاری پێشوش باسمان کرد لەگەر سەر هەڵدانیا هەموو ئەوروپا داخلی ئەم شەڕابی هەمومان بێ بە خۆمان بزانین یان نەزانین داخلی ئەم شەڕە ئەبین ئێستا دوایین گۆڕانکاریەکان ئەوەیە کە تەسیرە کاتە سەر قەیرانی ئابووری شەریکەی نیکی یابانی 3.1 لە سەتا پشکەکانی دابەزیەوە بەهای پشکەکانی جۆرناڵ بە هەمان شێوە پشکەکانی دابەزیوە گازپرۆمی رووسی ڕۆزنەفتی رووسی هەر لە دوو ڕۆژی یەکەمی هەڵگیرسانی شەڕەکەەوە ئەوانش بە نزیکەی 50% بەهای پشکەکانی خۆیان لە دەست داوە ئەوروپا زیاتر لە 28 دەوڵەتی ئەوروپی پەیتا بە ملیارەها دۆلار بە ملیارەها یۆرۆ پاڵپشتی چەک و پاڵپشتی دارایی ئۆکرانیا ئەکەن و رووسیاش بەردەوامە لەسەر ئەوەی کە ئۆکرانیا داگیر بکات ئەو پەیامەی کە هەیەی ئەوێ وەکو خۆی جێبەجێ بکات. بەڵێ کاک بارۆز دیارە هەردوو وەفتی رووسیا و هەروەها ئۆکراین کۆبوونەوە بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخە و لەسەر هەندێک خاڵ ڕێبکەون وا بڕیارام ڕۆژارێکی دیکە ئەم کۆبوونەوەیان لە نێوان رووسیا و ئۆکراین بەردەوامی هەبێت و درێژەی هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکانیان بە بڕوای تۆ کۆبوونەوەکان بۆ چارەسەرکردنی کێشەکان بە کێو دەگات و چ ئەنجامێکی دەبێت؟ ئەمە پرسیارێکە لە جێگەی خۆیەتی یعنی ئەکرێ ئەمە بپرسین ئایا دیبلۆماسی و دانوستان ئەم شەڕە ڕائەگرێت ئایا دیبلۆماسیەت بەر بە جەنگێکی جیهانیە بەر بە جەنگێکی وەها گەورە ئەگرێت کە ئەم جەنگە ڕوو نەدات و لە شوێنی خۆیان ئەم جەنگە بوەستێت بێگومان من پێم وایە نەخێر لەبەرەوەی ئۆکرانیا میحوەری قسەکردن نییە بە تەنها لێرەدا رووسیا ئۆکرانیا وا ئەبینێت کە لەلایەن ئەوروپا و ئەمریکاوە دەنا ئەدرێت چەند ساڵە بۆیە من پێم وان نییە دانوستان ئەم جەنگە ڕابگرێت لەبەر ئەوەی کە ئەگەر مەجال هەبێت بە کورتی باسی بکەم لە ساڵی 91ەوە کە بەڵێ رووسیا کە کۆتایی جەنگی یان یەکێتی سۆڤێت هەڵوەشایەوە 16 کۆمار ئەعلانی سربەخۆی خۆیان کرد لە ناوی یەکێتی سۆڤێتە لە بەرامبەر ئەوەی کە رووسیا دان بەو سیستەمە تاک جەمسەریە بنێت کە جاران دوو جەمسەری بوو دنیا بەدەست دوو قوتبەوە بوو دوو جەمسەرەوە بوو یەکێتی سۆڤێت و ئەمریکا ئیدارەی خۆراوایە کرد سۆڤێتیش دایرەی خۆرەڵات و ئاسیاوەم ناوچانەیە کرد بەڵام کە سۆڤێت هەڵوەشایەوە لەو جەنگە دۆڕا هێزی خۆی لە دەستدا دانینا بەوەی کە گۆرباچۆف دانینا بۆ سیستەمە تازایی بە قیادەی ئەمریکا قیادە بکرێت لە دنیاە لە دوای ساڵی 91ەوە بەو مەرجەی سنووری رووسیا پارێزراو بێت بەڵام ئەبینن سنوورەکانی رووسیا پارێزراو نییە ناتۆ کە هێزی یەکگرتووی ئەوروپا و ئەمریکا بەردەوام لە سنوورەکانی رووسیا چەکدا ئەنات موشکی دوورهاوێش جێگیرەکات
لە ساڵی 99 5 دەوڵەتیان کرد بە ئەندام لە یەکێتی ئەوروپا کە دراوسەی سۆڤێتی جارانیان لە ژێر دەسەڵاتی سۆڤێتی جاران و رووسیا بوون. ئەمە رووسیایی زۆر نیگەران کرد. لە ساڵی 2004 پەنایان بر بۆی 4 دەوڵەتی دیکەشیان کرد بە ئەندام لە یەکێتی ئەوروپا و ناتۆ. بۆیە لە 2004ەوە رووسیا تێگەیشتووە کە ئەیانەوەی هێرش بکەنە سەر رووسیایان احتیوای بکەن لە ڕووی سەربازیەوە لە بنادەستی خۆیانە. بە هەمان شێوە لە ساڵی 2008 ویستیان بۆ ڕینا بۆ کۆ ڕابکێشن غاز لە ناوڕاستی ئەوروپا بڕن بۆ ناوڕاستی ئاسیاوە بڕن بۆ ناوڕاستی ئەوروپا. ئەمەش دیسان جارێکی تر رووسیایی ئیسفزاز کرد. کۆتا جار لە ساڵی 2014 سەرۆکێکە بوو لە ئۆکرانیا کە نزیک بوو لە پۆتینەوە بە دەستێوەردانی ئەوروپا و ئەمریکا ئەم سەرۆکیان لەسەر کار لابرد و کۆشکە شاهانەکەشیان کرد بە مۆزەخانە لە ئۆکرانیا و ئێستا ئەو سەرۆکە لە رووسیا ئەژی. یەکێکی دیکەیان هێناوە کە زیلینسکی ئێستا لەسەر حکومە بینن بە ئاشکرا لەلایەن ئەوروپا و ئەمریکا و پاڵپشتیەکرێکە دژمنی رووسیان. جا رووسیا ئەمە قبول ناکات. رووسیا پێی وایە کە سبەینێ ئۆکرانیاش ببێ بە ئەندام لە ناتۆ لە یەکێتی ئەوروپا ئەوە وەکو وڵاتەکانی دیکە چەکی ئەتۆمیێنن لە ئۆکرانیا جێگیریەکەن کە دراوسەی رووسیایە. پۆتینەوەی نەشاردۆتەوە کە ئەوان گەرنتیانەوە بۆی ئاسایشی رووسیا بپارێزن بۆی ئۆکرانیاش نەبێ بە ئەندام لە ناتۆ لە یەکێتی ئەوروپا کە پێشتر وعدیان داوە لە ساڵی 90 سنوورەکانی رووسیا بپارێزن. بۆیە من پێم وایە رووسیا نایەوێت بێتەوە بۆ ناوچەکە وەکو جەمسەرێکی جیانی دەربکەوێت. خاڵێکی زۆر گرنگەیە لێرەیە. رووسیا جارێکتر ناتوانێت وەکو ئیمپراتۆرەتی جاران سەر هەڵبدات. هیچ ئیمپراتۆرەتێک لە مێژوودا نییە کە کەوتبێت و دوای هاتبێتەوە هەمان هێزی جارانی وەرگرت بێ. کوا ئیمپراتۆرێتی مەسەلەن ڕۆمە بێزەنتەکان، کوا ئیمپراتۆرەتی فارسەکان، کوا ئیمپراتۆرەتی عوسمانی کە سێکی شوەری لە سەدەی 16 بەڕێوە برد. سێ قارە ئاسیا، ئەوروپا، ئەفریقا بەدەست سلێمان پاشاوە بوو. بەڵام کوا ئیمپراتۆرەتە گەورەکانی دیکە و ئیمپراتۆرەتی هۆڵەندا، ئیمپراتۆرەتی چین، ئیمپراتۆرەتی ژاپۆنی ئەمانە نایانتوانی جارێکتر بنەوە بە ئیمپراتۆر. رووسیاش ناتوانێت جارێکتر بێتەوە بە یەکێتی سۆڤێتەکەی جاران و ئیمپراتۆرەتی رووسی تزاری جاران. تەنها ئەو ئەوێ سنوورەکانی خۆی پارێزراو بێت. باشە کاک بەهرۆز لە کاتی یەکەم دانیشتن و یەکەم دانوستانیان کە دەبوو بە حساب لە کاتی دانیشتەکانە دانوستان بکرێت لەو کاتەدا رووسیا بۆردۆمانی خاکی ئۆکراینی دەکرێمە وەڵامێک نییە بۆ ئۆکراین و هەروەها بۆ جیهانیش کە رووسیا بەردەوام بێتە تاو کاتەی ئۆکرانیا بە تاوەتیە خاتە ژێردەستی خۆیەوە و دژایەتی جیهانەکات. ئەم دانوستانانەی کە بەڕێوەن لەسەر ئەو سنوورانە لە نێوان وەفدی ئۆکرانیەکان و وەفدی ڕووسەکانە تەنها بۆ کات کوشتنە رووسیا ئەوێ بڵێ من دانوستان ئەەکەم لەگەڵ وەفدی ئۆکرانی بۆ ئەوەی کۆمەلگای نێودەوڵەتی نەڵێت رووسیا سنووری خۆی نازانێت و سنووری خۆی ناناسێت و نازانێت. من بێدەنگ بوومە لەو هێرشانەی کە لە 30 ساڵی ڕابردووە لە سنوورەکانم کراوە تا دانوستانیش ئەەکەم لە هەمان کاتتا ئەم دانوستانانە نابێتە هۆیەوەی کە تەق و تۆق ڕابگرێت لە شارەکانی ئۆکرانیا. ئەم شەڕە بە بڕای من بەردەوامە بێت و ئێستا دەستی پێکردووە و ئاکامەکانیشی لەسەر ئابووری جیهانەکەوێت و لەسەر ئەقتابی ئیقلیمی و جیهانی بەباشی ئەمە دەرکەوتووە کە تۆ ئەبینی ئەمڕۆ کەنەدا، تورکیا و 28 دەوڵەتی ئەوروپی و ئەمریکا پێکەوە لە ڕووی میدیاییەوە دژایەتی رووسیاکەن. کۆ تۆ ئەبینی لە سیستەمی سویفت سیستەمی ئاڵگۆڕی پارەیە لە هەموو جیهانە. 200 دەوڵەت ئەم سیستەمە بەکارهێنن بۆ گواستنەوەی پارە ڕۆژانە بەئی نزیکەی 5 تریلیۆن دلار پارە لە سیستەمی سویفتە بانقەکان ئاگوێزرێتەوە. رووسیا دووەم دەوڵەتە کە ئەم سیستەمی سویفتە بانقیە لە ئاسی نێودەوڵەتیا بەکارهێنێت. تۆ ئێستا ئەگەر بتوێ پارە بگوێزیتەوە لە وڵاتێک بۆ وڵاتێکتر لە حسابی بانقیەکەیە ئەبێ سیستەمی سویفت بەکاربێنی. ئەوان لە سویفت رووسیان خستۆتە دەرەوە. ئەمە لە ڕووی ئابووریەوە لەسەر رووسیا ئەکەوێت. بەڵام رووسیا ینی هێزی سەربازی ینی جیۆپۆلیتیک یانی ئەم شەڕەیە زانۆ شەڕێکی جیۆپۆلیتیکیەکە نەک شەڕێکی ئابووری. ئەم شەڕە ئابووری و سەربازی ئەوروپا و ئەمریکا دژی رووسیا هەڵیان گیرسانەوەم پێم وایە ئاکامەکەی درێژخایە نەبێ و لەسەر سیستەمی ئابووری جیهانی و هاوپەیمانێتی ناوچەیەکانیش بە تەواوەتی ڕنگدانەوە بێ لە داهاتووی نزیکە. باشە کاک بارۆز دیارە دوێنێ پەرلەمانی ئەوروپا لە سەرم بارودۆخەی ئۆکراین و فەرەنسا کۆبوونەوە. ئەو کۆبوونەوەی چ کاریگەریەکێ بێ لە سەرم بارودۆخە و بەکوێی دەگەیەنێت؟ جارێ پێش هەموو شتە بە پێی یاساکانی کۆمیسیۆنی ئەوروپا کۆمیسیۆنی ئەوروپا پەرلەمانی ئەوروپا بە تەواوەتی ئەو دەسەڵاتەی نییە لە ناو کۆمیسیۆنی ئەوروپادا کە وڵاتێکی وەکو ئۆکرانیا
وەربگرێت لە ناتۆ. ئەو کۆبوونەوەی تایبەت بۆ تا ڕادێک بەو نامەیە کە زێلینسکی نووسیوێتی و دوێنێ نامەیەکی پێرێشە و نامەیەکی نووسیوەکە ئەوێ بە تەواوەتی ئۆکرانیا بێ بەشێک لە نادی ئەوروپی یا لە یانەی ئەوروپی لە یەکێتی ئەوروپی. نزیکەی 86 ساڵە تورکیا داواکە بێ بەندام لە یەکێتی ئەوروپا وەڵامیشی نادەنەوە، بەڵام خێرە ئۆکرانیاکەن بەندام لە یەکێتی ئەوروپا لە شەو ڕۆژێکە. ئەمە لە لای خەڵکی دیکە معنا و دەلالەتی دیکەی خۆی هەیە کە بۆ دژایەتیکردنی رووسایە. بۆیە لەم واقعەدا من پێم وایە پەرلەمانی ئەوروپا و نەگەر پێم وایە هەر بە پێی یاساکانی کۆمیسیۆنی ئەوروپا و دەسەڵاتیان نییە ئۆکرانیا لە یەکێتی ئەوروپا وەکو دەوڵەتێک وەربگرن، بەڵکو ئەوە دەبێت کۆبوونەوەی هەر 28 دەوڵەتەکەی ئەندام لە یەکێتی ئەوروپا بڕیاری لێ بدرێت، واتە نوێنەری هەر 28 دەوڵەتەکە دانی پیا بنات و ئیمزای بکات بە زۆرینەیان کە ئۆکرانیا وەربگیرێت لە یەکێتی ئەوروپا. کە وەری ژیرا لە یەکێتی ئەوروپا ئۆتۆماتیکی ئۆکرانیا مافیەوەی بێ بە ئەندام لە ناتۆ. ناتۆش هێزی پاراستنی ئەوروپایە. من پێم وایە ئەگەر ئێستا بەریتانیا لە ناویچێتی ئەوروپا بمایەتەوە رووسیا نەیەتوانی بەم جۆرە دەست درێژی بکاتە سەر ئەوروپا، بەڵام ئەوروپا نەکبەتەکەی ئەوەیە کە یەکی خاوەنی هێزێکی یەکگرتوونی هێزەیە گرتووەکە ناتۆیە، ناتۆش ئەوەندەی لەژێر هەژمونی ئەمریکادایە لەژێر هەژمونی ئەوروپا خۆی دانیە. بەڵێ کاک بەهرۆس وەکو دەزانین سەرۆکی ئۆکراین ببوورە جاوا کات کە لە یەکێتی ئەوروپا وەربگرێت، لە هەمان کاتیشدا وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەیەوێت کە رووسیا لە ئەنجومەنی یاسایشی مافەکانی مرۆڤ بچێتە دەرەوە. ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێن گۆڕانکاریەکان چیە بن؟ من پێم وایە ئەم گۆڕانکاریانە لە بەسیترین حاڵەتدا کارەساتی مرۆیی گەورەی لێکەوێتەوە کە لە ئێستاە نزیکەی 280,000 هاوڵاتی ئۆکرانی تەنها چونەتە خاکی پۆڵەنداوە. IDP Internal Displaced People خەڵکانی ئاوارەی پێڵێن بە کوردی خۆمان، ئەوانەی کە لە ناوخۆی وڵاتەکەیان و دەربەدەر بوون بۆ بەشێکی ناوخۆی وڵاتەکە. ئەمە بەشێکی زۆر هەیە لە ناو ئۆکرانیادا، بەشێکی زۆریان ڕویان کردوتە مۆڵدۆڤا، ڕویان نەکردوتە بێلاڕووسیا، ڕویان کردوتە هەموو سنوورەکانی دیکە لە ئۆکرانیا. ئەمە کارەساتێکی مرۆیی گەورەی لێکەوتۆتەوە لە ناو ئۆکرانیادا. ژێرخانی ئابووری ئۆکرانیا هەڵتەکاندووە، لە بەسیترین حاڵەتدا ئەمە ئاکامەکەی بوو. وەکو لە سەرای بەرنامەکەش باسم کرد، نرخی نەوتان بینیوە ئەوە ئێستا تقریبا $11 تێپەڕانەوە بەرمیلێک نەوتی برنت و ئۆپیکیش ڕازی نییە بەوەی کە هەناردەی نەوت زیاتر بکە یا بەرهەمێنانی نەوت زیاتر بکات. خۆتان نەزانن بازار عەرز و تەڵەبە، ئەگەر زۆرتر بخەیتە ڕوو زیاتر بخەیتە ڕوو نرخەکە کەمتر دائەبەزێت. ڕازی نییە بەوەی ئەوە هەناردەکردنە زیاد بکات. لەبەرەوە من پێم وایە ئەم شەڕە میدیاییە بە تەواوەتی رووسیا تووڕە ئەکات، چونکە 30 دەوڵەت لە ڕووی میدیاییەوە ڕۆژە بێتەوە ئەم ئاژانسە گەورانە بەگەڕ ئەخەن بۆەوەی کە خیتابی دژی رووسیا بڵاو بکەنەوە و لە دژی رووسیا خیتاب ئەدەن و ئەم پستانە ئابووری کە خراوەتە سەر رووسیا لە زۆر ڕۆوە وەکو باسم کردنها شەریکەی گازپرۆم و ڕۆزنەفت هەرێکی 40% پشکەکانیان لە دوو ڕۆژ یەکەما لە دەستدا و لە سیستەمی سویفت کراونەتە دەرەوە و لە ڕووی میدیایەوە فشارە بوو کە بۆم باسکردی خراوەتە سەر رووسیا لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە فشارێکی زۆر لەسەر رووسایە. من پێم وایە عنی ئیتر بەرەبەرە چەکە ئەتۆمیەکان پەردەکانیان لەسەر لا ئەدرێ بەکارێنانی چەکی ئەتۆمی لەلایەن رووسیاوە ئەگەرێکی دوور نییە. باشە کاک جەحفەر دیارە باز بۆ دەکەی کە بەکارێنانی چەکی ئەتۆمی ئەگەرێکی دوور نییە، ئەمە لە کاتێکدا کە ئەمریکا و هەروە سیاسەتمەدارانی ئەو وڵاتە دەڵێن ئەمە تەنها وەکو کارتێکی فشار بەکاردێنرێت، ئەگەرنا بەکارێنانی ئەو چەکە مەحاڵە و هەروەها ئاگری شەڕەکە خۆش دەکات. بۆ چوونی تۆ لەسەر ئەم خوێندنەوانەی سیاسەتمەدارانی ئەمریکی بۆ بەکارێنانی چەک لەلایەن رووسیاوە چییە؟ جوانە. ئەوە سێ وێزگەی هەرە گەورەی ئەتۆمی هەیە. تەمعەن ئەوانەی کە لە مەجای فیزیایە زیاتر شارەزان نەزانن مەسەلەی ئەتۆم یان چەکی ناوەکی تەنها مەسەلەکە ئەوە نییە بۆ هەڕەشەی سەربازی و بۆ هەڕەشەی کۆکوژی بەکار بهێنرێت، بەڵکو وێزگەی ئەجگار گەورن بۆ بەرهەمێنانی کارەبا. زۆربەی جارە وڵاتانی کە چەکی ئەتۆمی بەرهەمێنن هەڕەشەی نێودەوڵەتیان نەخرێتە سەر کە ئەم چەکە بەرهەم نێنن، ئەوانەڵێن ئەمە وێزگەی ئەتۆمیە بۆ بەرهەمێنانی کارەبا نەک بۆ هێرشی کۆکوژیر بۆ سەر لایەنێکی دیکە. ئەمە زیاتر زۆر تیۆری نەزەریاتەیە لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە باز لەوە کات کە لە ڕێگەی
چەسپاندنی هێزە و لە ڕێگەی بە تایبەتی ڕیالیستەکان ژەخر لەمە دەکەنەوەکە لە ڕێگەی ئەوەی کە من وەکو دەوڵەت خۆم بە هێز ئەەکەم هێزی خۆم بەدەستێنم متوانم ئاشتیش مسۆگەر بکەم چکە گەر من هێزم نەبێتەوە بە هێز بیت ئەو کاتەش تۆ پەلاماری من نەدەیت و غابات دروستە بێت بەس ئەگەر هەردووکمان هێزمان هەبێت ئەو کاتە دێین لەگەڵ یەکتری ڕێکەکەوین باڵانسێک یان هاوسەنگی و تەوازنێکە پارێزین لە بینی خۆمانە و لێک تێگەشتنێ دروستەکەین بۆیە بێ هەردووکمان هەر دەوڵەت بین هەردووکمان هەر هێز بین فەوزاش هەبێشتێکی ئاساییە وەکو ڕیالیستەکان ئەڵێن فەوزا لەسەر ئاستینی دەوڵەتیە خۆ کۆمەلگانی دەوڵەتی خۆی هەر فەوزایە ئەمە بەم نوع عەبیرەکەنەوە بە تایبەتی ڕیالیستەکان لە ئەمریکا بەڵام ئەم چەکە ئەتۆمیانە وەکو باسم کرد بگەڕێمەوە سەر وەڵامی پرسیارەکە جنابەت سێ وێزگەی گەورەی ئەتۆم لە ئۆکرانیا هەن بۆ بەرەمێنانی کارەبا ئەگەر ئەم وێزگانە بکەونە دەست ڕووسیایان نەپارێزراو بن من دڵنیام ئەگەرم وێزگانە بتەقێنرێنەوە نەک لە ئۆکرانیا لە ڕۆژهەڵاتی ئەوروپا کارەساتی کێچگار گەورەی مرۆیی بۆ دەیان ساڵی تر ئاسەوارەکەی دیارە بێ بە جەستەی ڕۆژهەڵاتی ئەوروپاوە یعنی ئەمە نقطەیەکی زۆر گرنگە کە ئەبێ ئێمە ئاگاداری بین. بەڵێ وڵاتانی ئۆپیک لەسەر بەرزبوونەوەی نرخی نەوت کۆ دەبنەوە دوێنێش لە تازەترین لێدوانی بایدنیش داڵێت کە ئەمریکا ئەگەر هەڵە نەبم 6 ملیۆن یەدەگی نەوتی لە وڵاتەکەیدا هەیە بەڵام ئەمە 30 ملیۆنی هی وڵاتانی ئەوروپا و تەنها 30 ملیۆنی هی وڵاتەکەی خۆیەتی و ئەم ڕۆژۆک و پێشترا ماژەم پێدا وڵاتانی ئۆپیک کۆ دەبنەوە پێشبینیەکان بۆ ئەمە چی دەبێت بە پێی بۆچوونی جەنابەت هاتون ئەمە پرسیارێکی زۆر گرنگە ڕۆحی بەرنامەکەمانە لە چەند بەرنمەیەکی دیکە شاد چ بە عەربی و ئینگلیزی چ بە کوردی لەم ماوەیە باسم کردووە هەتاوەکو ئێستا جیهان پشت بە نەوت و غازە بەستێ 57% وزە طبعا تۆ لەوە چێ لەم پرسی وزە چییە وزە سەرچاوی جوڵەیە ئێمە لە مەکتەب مناڵ بووین لەمان خوێن مامۆستای گو هەر شتێک لە گەردووندا پێگەیەک داگیر بکە شوێنێ داگیر بکە پێڵێن مادە وانی ئەمە لە ڕفیزیامان خوێن بەڵام ئەم مادەیە بۆی بجوڵێ پێویستی بە چییە پێویستی بە وزەیەکە واتە ئەم گەردونە بە وزە ئەجوڵێ ئیتر جۆرەها جۆری وزەمانەیە بەڵام 57% سەرچاوی جوڵە لەم گەردونە لە تەیارە لە سیارە لە مەکینە لە کەشتی لە معمل لە مەسنع لە کارگە لە مانیفاکتۆر لەو دەبابانەی کە ئەیبینی لە هەموو شتێک هەمووی بە نەوت و غازی ئیشەکات خۆگەر نەوت و غاز نەبێت جوڵە نامێنێت 40% وزەی ئەوروپا رووسیا دابینەکە کە ئێستا شەڕیان لەگەڵ رووسیا هەیە ئەم بۆڕی نەرستریم ساڵی 2020ەوە بۆ خۆ زۆر نییە بۆڕێکە بە تەواتی هێشتا ژەنگ لێ ناوە ینی ساڵی 2020 کۆتای تەواو بۆ 40% وزە یا غازی سروشتی ئەوروپا رووسیا دابینی ئەکات هەتاوەکو ئێستا ساڵانەش ئەو قسانەش بە درۆ کەوتنەوە کە یانگو ئەوروپا و ئەمریکا و کۆمەلگای مرۆیی گەشتۆ بە ئاسی تەکنۆلۆژی زۆر بەرزکە بەدیلیان بۆ نەوت و غاز دۆزیوەتەوە ئیتر نەوت و غاز کاری خۆی ناکات و ماوەیەکی تر جیهان پێویستی بە نەوت و غاز نامێنێ ساڵ بە ساڵ بە پێی و ئامارانەی کە هەن بە پێی US Energy Information Administration ئیدارەی معلوماتی تاقی ئەمریکی خۆیان ئاماژە بەوە دەکەن کە ساڵ بە ساڵ پێداویستی جیهان بۆ غازی سروشتی 4.6% زیاد دەکات بۆ نەوتیش 1.6% زیاد دەکات پێداویستی جیهان بۆ بەکارهێنانی نەوت و غازی سروشتی بەڵام نەوت و غازی سروشتی لەکوێ وەرە با منە تۆ حیسابی بکەین 24% یەدەکەکەی غازی سروشتیەکەوێتە رووسیاوە کە دژمنی خۆرئاوایە 18% یەکەوێتە ئێرانەوە کە دژمنی ئەم یەکێتی ئەوروپا و یان ناکرێ وشەی دژمن بەکاربێنە مەکرێت کۆنسپتەکان لە شوێنی خۆیان بەکاربێن کە بەرامبەری ئەمریکا و ئەوروپای گردووە قەتەر ڕاستە هاوپەیمانی ئەمریکا و ئەوروپایە بەڵام تێگەشتنیشی لەگەڵ رووسیا و ئێرانە بەهێزە قەتەر سێم یەدەکی غازی سروشتی هەیە و ئەمریکا خۆی چوارەمە بەڵام بۆ ناوخۆی خۆی و پێداویستێ بەکارهێنێ ئەجا یەکێکی دیکە لەو فاکتەرە گرنگانە کە پەیوەندی بە نرخی نەوتەوە فاکتەری سعودیە و چینە چین وەکو گەورەترین بەکارهێنەری نەوت و غازی سروشتی لە جیهانە سعودیەش وەکو گەورەترین بەرهەمێنەری نەوت لە جیهانە لە ناو ئۆپیکا ئەم دوانە ئێستا زۆر نزیکن سعودیە پەیوەندی کێچگار بەهێزی لەگەڵ چینە هەیە بۆیە هەموو فاکتەرانەی کە ئەبنە هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت و بەرزبوونەوەی قەیرانی غازی سروشتی لە دەرەوەی خواستی ئەوروپا و ئەمریکادان لەژێر شێفی ئەواندانین ئەوان ناتوانن نرخی غاز و نەوت دیاری بکەن چونکە ئەوان خۆیان ساوەغنی سەرچاوەیەکی سروشتی ئەوتۆنین
تەنها هۆڵندا و پێم وابێ نەورویجە بڕێکی کەم لە غازی سروشتی دابین ئەکات بەڵێ ئەوروپا ئەتوانێت غازی سروشتی بۆ خۆی دابین کات بەڵام وەکو وا بزانم مامۆستا عەباسی کەمەندیە لە گۆرانێکەڵێ بەم دەم و دەسە یار پەیدا نابێ بەم دەم و دەسە چۆن بۆ ڕیغاز پیا ئەبێ لە قەتەرەوە بەرەو ینی قەتەر بتوانێت ئەو پێداویستی غازی ئەوروپا پڕکاتەوە پێویستیان بە رووسیا نەبێت بەم دەم و دەسە ناتوانانی غاز لە نایجیریاوە بهێنی وەک تورکیا ئایهێنێ لە جەزائیرەوە بهێنی لە هەرێمی کوردستانەوە غاز بۆ تورکیا دابین بکرێ بۆ نمونە یا لە ئێرانەوە بۆ وڵاتانی دیکە لە حەوزەی قەزوینەوە بۆیە بەم دەم و دەسە ئەوروپا ناتوانێت بەم زستانە ساردە و پێداویستیانێک کە هەیە پڕی بکاتەوە ئەوروپاگەوێتە قەیرانیشی گەورەوە ئێستا ئەگەر ئێوە خزم و کەستانە بێ لە سوید بپرسە هەر لە پارکینێکی سیارەوە حتاوەکو نان خواردنێکە تاوەکو پیاسەکردنێک هەموو تێچۆکان زیاد بۆ لە ئەسکەندە نافیا یعنی ماوەیەکتر ڕەنگە بە کەڵکی ژیان نەمێنێت ئەو ناوچانە ئەوەندە دۆخەکە لە دەست دەربچێت و هەڵاوسان زیاد بکات. بەڵێ کاک بارۆس وەک کۆتا پرسیارم دەمەوێت باز دە و با بڵێن پەیامەی ئەم شەوی جۆ بایدن بکەین کە وەکو هەڵوێستێک بەرامبەر بە بارودۆخی ئۆکراین و فەڕەنسا پەیامی هەبوو باسی لەوە کرد کە ئێمە شەڕی رووسیا ناکەین و هاوکاتیش پەیامەکەی کۆمەڵێک بابەتی لە خۆ گرتبوو و هێزی سەربازی ڕەوانەی ئۆکراین دەکات خوێندنەوەی تۆ بۆ پەیامەکانی جۆ بایدن چی تێدا دەبیندرێت پەیامێکە بۆ ئەوەی کە شەڕەکە هەوڵ بدرێ بۆ وەستێندێ وەروەها بە شێوەیەکی جددی پشگیری ئۆکراین بکات دەمێکە استراتیژیستەکانی وەکو هێنری کیسنجەر و برێژنسکی و ئەمانە ئەیانەوێ ئەمە یعنی هەڕەشە گەورەکانی سەر ئەمریکا دەست نیشان بکەن هەڕەشەی دەرەجەیەکی و نەمبەروەنیان چینەیە چینە کە ئەیانەوە لە ڕووی ئابوووریەوە بەر بە هەژمونی ئابووری چین بگرن بەڵام لە ڕووی سەربازی و جیۆپۆلۆتیکیەوە رووسیاش هەڕەشێکی گەورەیە لەسەر ڕۆژهەڵاتی ئەوروپا کە هەموو هاوپەیمانی ئەمریکانیان هەڕەشەی لەسەر خودی ئەمریکا خۆی من پێم وایە ئەمریکا ئەوێ بە سزای ئابووری رووسیا سزا بدات و رووسیا ناچار بکات بۆ ئەوەی کە بێتە ژێرباری ئەو مەرجانەی کە لە ئەنجومەنی ئاساییشەوە دەرئەچن ئەمە لە پەیامەکانی بایدن ناخێنێتەوە بەڵام خۆ بایدن ئارە میێوارێ قسەی نەکردووە میێوارێ قساکات هەموو ئێوارێکەوە بەوە چل ڕۆژە بایدن زۆربەی ئێوارەکان یان خۆی یا کۆشکی سپی پەیامیانێ لەسەر ئەم پرسە من پێم وایە ئەم جەنگە درێژە خایەنێ وەشیانەوەی ئەمریکایەوە لە ڕووی ئابووری و فشاری زیاتر بخاتە سەر رووسیا و رووسیاش لەم جەنگەدا یعنی بێکارد نییە کارتی سەربازی هەیە کارتی گەورەتری هەیە چین ڕەنگە پاڵپشتی رووسیا بکە ئێران و زۆر لایانی دیکە بەڵێ زۆر سپاس بۆ باهرۆز جعفەر چاودێری سیاسی سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بۆ ئامادەبوونت.